ئەم کاتتان باش دەنگۆژی بەهرەیەکە کە خوا بە مرۆڤی داوە زۆر جار زۆر شت هەیە لە یادەوری مرۆڤ ئەمێنێتەوە و ڕەنگە لە ماوەیەکی زەمەنیدا کاڵ بێتەوە بەڵام ڕەنگە دەنگێک بۆ هەتایە لە زاکری مرۆڤدا کاڵ نەبێتەوە بە تایبەتیش دەنگێک کە لە قۆناغێک لە قۆناغا هەستیارەکانی ژیانی میلەتێکە ڕۆڵی کاریگەری هەبوو بێت میوانی ئەم ئەڵلقەی بەرنامەی بەڕاشکاوی ئەو کەسەیە کە لە قۆناغی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و لە قۆناغی شۆڕژگارەتیدا ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە جۆش و خڕۆژدان بە هێزی پێشمەرگە و بەرزکردنەوەی ورەی خەڵکی کوردستان لە ناوخۆی شارەکانی کوردستاندا ئەم ئەڵلقەی بەڕاشکاوی میوانداری فەرهاد سەنگاوی کردووە کاک فەرهاد بەخێبێت سپاسانەکەم کاک فەرهاد بالیەوە دەست پێ بکەین دەنگی تۆ بیرەوەریەکی زۆری لای خەڵک هەیە وەکو فەرهاد سەنگاوی هەست بە چی ئەەکەیت کە تۆ بیرەوەریەکی زۆرە بەجێهێش لای خەڵکو و لە ناکاویش دوورکەوتیتەوە من سوپاسی ئێوە خەڵکەکەم بێ کۆتایی دەنگی من یا هەر کەسێکی تر سەرچاوەکەی لە نەهامەتی و لە زۆڵم و زۆری میلەتەکەمانەوە سەرچاوەگرێ لە هەڵبژاردننی 2005 هاوڵاتیەک وتی کە دەنگی من یا وتارەکانی من زۆر باشن و زۆر ئەوەن من بێجگەلەوەی سوپاسم کردوتم نە ئەگەر من هەمان ئەم وتارانە هەمان ئەو دەنگە بکەن بە ئینگلیزی بچم لە لە مەسەرەن لە وێلز لە ئێرلندا لە شوێنێکی وا بیخوێنمەوە هیچ سەرنجی ئەو خەڵکە ڕاناکێشێت چونکە ئاوات و ئامانج و ئازارەکانی ئەوانی تیانە لەبەرەوە من هەر کاتێک خەڵک دەنگی منی پێخۆش بێ و تاریکی منی پێ باش بێ یا من بە کەسێکی باش بزانێ دڵتەنگە بم بەوەی کە من ئەوەنەی تر قەرزاری خەڵکە بم ئەوەنەی تر پێویستە خزمەتی خەڵک بکەم یعنی ڕێز و خۆشەویستی خەڵک بۆ من لەلایەکەوە ڕاستە جێگەی دڵخۆشیە بەس لە دیوێکی ترەوە ئەبێتە مای نیگەران باش بەڵام ئەم دوورکەوتنەوەت بەرامبەر چی بوو بۆ دوورکەوتیتەوە لە ڕاستیە من سوپاسی جەماوەرەکەم ئەو پرسیارێکی زۆرە کە بۆ من دێ دوورکەوتنەوەی من لە ڕاستیە بڵێم هۆکەی ئۆپۆزیسیۆن بوو ینی من کە پشتیوانی و یارمەتیم هەبوو بۆ ئۆپۆزیسیۆن هۆکاری دوورکەوتنەوەی تۆ هۆکارێکی سیاسیە بڵێ من هۆکارەکەی ئۆپۆزیسیۆن بوو چونکە نەبوونی کەناڵ بوو ینی ئەو دوو حاڵەتە لەلایەکەوە ئێمە پشتیوانی و یارمەتیمان زۆر هەبوو بۆ ئۆپۆزیسیۆن بە دڵسۆزی و بە ئەوانە ئەوان هەڵوێستیان جۆرێکی تر بوو ئەبواە ئێمە دژایەتی یا ڕەدی یا وەڵامی ئەو هەڵانەی ئەوانمان بدایێتەوە کە بەرامبەر بە ئێمە کردیان ئێمەش بۆ ئەوەی نەبێتە وەڵامدانەوە دش بە ئۆپۆزیسیۆن دش بە خواستی خەڵک دش بە ئاوات و ئامانجەکانی خەڵک بە باشمانزانی کە بێدەنگ بین ئەمە یەکێک لە هۆکان بوو دوو هەمیش نەبوونی کەناڵێک یعنی تۆ لە هەر کەناڵێکا قسە بکەی ئەبێ حیزبی بێ یا حکومی بێ نەبوونی کەناڵ یەکێک تر لە هۆکانی بێدەنگ بوون بوو باشە کەواتە دوورکەوتنەوەی تۆ جۆرە لە کاردانەوە بوو باسی ئەوە شەکرد لە وەڵامی داوتە هەڵیان کردووە بەرامبەر ئێمە بە تهدید دەتوانانی پێمان بڵێ و هەڵانە چی بوو کە کردیان بەرامبەرە من زۆر پێم خۆش نییە بچمە ناو ڕابردوو یا باسکردنی دۆست و برادەرەکانمان دیارە هەموو کەسێک یا هەموو لایەنێک هەڵاکە کەسی بێ هەڵە و ئەوانە نابێ نەبووە بەرامبەر بە شخصی من هەڵەیان کردووە بەڵام مەسلەیەکی شخصی بۆ پێم خۆش نەبوو مەسلەیەکی شخصی و مەسلەیەکی گشتی میلەت ئەتوانی لێرەوە پێمان بڵێ ڕاشکاوان ئەو هەڵەیە چی بوو کە شخصی بەرامبەر بە تۆکرا ئەو هەڵەیە لە ڕاستیە ئەوە بوو کە مادەم ئێمە بێ ڕاشکاو بین برادرانی برایانی گۆڕان کە من وەکو بیر و باوەڕ و بیر و بۆچوون ئێستش لەگەڵیان زۆر نزیکم لە کاتی کارکردن و لە ئەوانە هەندێک هەڵیان کرد بەرامبەر بە ئێمە پێم خۆش نییە بچمە ناوردەکاریەکان ئیتر لە ئەنجامی ئەوە من وەکو کاردانەوەیەک لەبەر نەبوونی کەناڵیش وەکووتم بە چاکم زانی بێدەنگ بەڵام بەرنامەکەی من بەڕاشکاویە ئەتوانی لێرە بەڕاشکاوی پێمان بڵێ کە ئەو هەڵەیە چی بوو ڕاستیدی پێم خۆش نییە پێم خۆش نییە ناوی کەس بەرم لەبەرەوە ئەوان لێکدانەوەیان بۆ چوونیان
هەڵسوکە ئێمەش لەگەڵەوە نین ناوی کەسبەری بەڵام بە تهدید ئەو هەڵەیە کە کرا بەرامبەر بە فەرهاد سەنگاوی و بۆ هۆی دوورکەوتنەوەی تەمان دیارە ئینسان نابێشتی گشتی وشتی تایبەتی تێکەڵاو بکە برایانی گۆڕانیا بزوتنەوەی گۆڕان من ئێستش بە باشیان نەزانم زۆربەی کارەکانیان زۆربەی بۆچوونەکانیان زۆربەی دیدەکانیان بەکارێکی باش ئەزانم و بە قەنەعەت و بیر و بۆچوونیشەوە پشتیوانیم لێ کردووە پەشیمان نیم لەو پشتیوانی کردنە بەڵام ئەوان لە ئەنجامی ماندووبوون بوو لە ئەنجامی تێنەگەیشتن بوو لە ئەنجامی هەرچی بوو لە ئەنجامی ئەوەی کە خەڵک پرسیاری منیان لێ کردبوون کە ئەو لەکوێیەوە بۆ دیار نییە بە شێوەیەکی ناشایان بە شێوەیەکی نەگونجاو باسی منیان کردبوو کە ڕەنگە خۆش نەبێ ئێمە بچینە ناوەردەکاریەوە شتێکی بچووکیش بوو گرنگ نەبوو بەس ئەوان هەڵەیان کرد نیشتیان خۆشنەوە ئەو کاتی تۆ لەناو بزوتنەوەی گۆڕانەوە سرت هەڵدایەوانی و جارێکە بەگەرم و گوڕی لەگە بزوتنەوەی گۆڕان بانگەشی هەڵبژارد نەکرد زۆر گوترا کە فەرهاد سەنگاوی لە ئەنجامی پەرچەکردارە چۆتە لای گۆڕان بە هیچ جۆرە ڕاست نەبوو چکە من هەمیشە ئەو دووشتە تێکەڵاو ناکەم و بەرژەوەندی خەڵک و بەرژەوەندی خۆم تێکەڵاوی ناکەم من ئەوم دەمێ بوو پێش گۆڕان پێش گۆڕان منەوە ڕەخنانم هەبوون ئەو گلەیانم هەبوون هەر لەوەتی هەم ئەگەر برادرانی سەرکردایەتی هەردوو لا بزانن لەوەتی یەکترمان ناسیوە لەو کاتێک کە من زۆر گەنجیش بووم هەر کابرایەک بووم ڕاو بۆچوونم هەبوو یا ئەوەم هەبوو نەخێر شتی شخصی نەبوو بە هیچ جۆرێ ئەگەرچی زۆر کاری نەشیا و ناشرین و ناڕاست و غەدرم بینیوە جگە لە بەرامبەر بە میلەتەکەم بەرامبەر بە خۆشم زۆر شتێک کە ئەسڵم باسیشم نەکردو ڕەنگە خۆشیان زۆری نەزانن چییە من هەمیشە پێم وابووە ئینسانی کورد نابێ سیاست و حیزبایەتی بکە بەکاردانەوە و بە تۆڵەسەندنەوە بەکاردانەوە بە تۆڵەسەندنەوە ئەمەی من ڕەنگە جۆرێک بوو بێ لە پەرچەکردار لە لایەنێک بۆ لایەنێک بەڵام تو ناتوانانی خزمەتی لایەنێ بکەی بە دڵسۆزی ئەویش خزمەتەکە تێنەگا یا دژایەتیت بکە یا کارێکی پێچەوانت بەرامبەر بکە تۆ لای کەمی ناچاری کە بێدەنگ بیت ئەگەر پەرچەکردار بواە من باە بەردەوام بوومای لەسەرەوە مەسەلا باش تۆ وەڵامی و پرسیاری منە هەر نایوانێک کە بۆ تهدید نەکردم ئەو هەڵەی کە لەناو بزوتنەوەی گۆڕان بەرامبەر بە تۆ کرات چی بوو بە هەر حاڵ لە دوای ڕاپەڕینەوە زۆر کەس پێیوا بوو کە حیزبە کوردیەکان و بە تایبەتیش بەس لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکراکە لە باوەشی میلەت دوورکەوتنەوە لەو کاتەشەوە تۆ تا ڕادێکی زۆر لەبەر چاوان ون بوویت دەنگت نەما هۆکاریم دوورکەوتنەوەی تۆ هەرو خاڵە بوو من هەمیشە پێم وا بووە یا ڕاو بۆ چوونم هەبووە تەمسیلیکی عەرەبی هەبوو مەسەڵەن باسی کابرایەکە کاڵێ بە ڕای من وایە پیان سەیرە بێ لێرە لە وڵاتی ئێمە لە دنیای سێ لە ناوەڕاستی ڕۆژهەڵات لەو شوێنانە ئینسان خاوەنی ڕاو بۆ چوون بێ زەرێکی زۆر گەورەکە و دژایەتێکی زۆر گەورە ئەکرێ لە شوێنان خەڵک ڕاو بۆچوونی هەبێ ئیدەی هەبێ بیرۆکەی هەبێ ئەبێتە هۆی سەرکەوتنی ئەبێتە هۆی پێشکەوتنی بەس بەڕاستی ئەوە لە مێژووە هەروە بۆ هی ئیمڕۆنی و هی ئەم وڵاتانە نییە کەسێک کە خاوەنی بۆچی بێ کەسێک کە خاوەنی بیر و بۆچوونی جیاواز بێ لە جیاتی پشتیوانی ئەبێتە هۆی کێشە دروستکردن بۆی یان تۆ بیر و بۆچوونە هەبوو کە ئەمە بۆ هۆی دوژمنایەتی بۆ تۆ لە ناویەکێتی نیشتیمانی کوردستانە ناکۆچی دژایەتی هەتا ئێستا برادرانی ئەو دوور سێلایەنە ئەگەر دائەنشن لە بینی خۆیانە یا ئەگەر تۆزێک بە هینەوە قسەکەن ئەزانن کە من هەموو قسەکانم بیر و بۆچوونەکانم بۆ خزمەتی خەڵک بۆ ئەوە بووە بەڵام دیارە خۆ دەزانی ئەمڕۆ لە ناو ئەم وڵاتانە شتی خۆپەرستی شتێکە بۆ خۆی بێ کەسێک کە بۆ خۆی کار بکە ئەوە زۆرە کاتێکیش کە تۆ باسی بەرژەوەندی گشتی بکەی زەرر لە ئەوانە ئەکەوێ کە بۆ خۆیان کارەکەن چونکە بەڕاستی وتەیەکەیە زۆر گرنگە بەلای منەوە ئەڵێ ئەگەر خۆپەرست بی گەل ئەسووتێنی بۆ خۆت ئەگەر خۆ نەویست بی خۆت ئەسووتێنی بۆ گەل زۆرن ئەو کەسانەی زۆرن ئەو لایەنانەی کە پێیان خۆش نییە خەڵک خۆ نەویست بەڵێ باش لە 25 2009 لە سەربەندی هەڵبژاردنەکانە تۆ زۆر بە گەرم و گوڕی لەگە بزوتنەوەی گۆڕان دەرکەوتی وە بانگەشێکی زۆرە بۆ کردن بە دەنگی خۆت کۆمەڵێک سیدیت بۆ تەجیلکردن بەڵام لە 7 لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا فەرهاد سەنگاوی هەر دەرنەکەوت
یەکەم 25 حوت من لەبەر گۆڕان ئەشخاصی گۆڕان بزوتنەوەی گۆڕان نەبوو هەروەکو چۆن کە یەکێتی بووم لەبەر خاتری یەکێتی نەبووم لەبەر خاتری میلەت و خەڵک و نیشتیمانەوەوانە من حیزب و سەرکردە بەوەسی لازانم بە ئامراس یعنی حیزب و سەرکردە ئەکرێ باش بن نەکرێ خراپ بن بەڵام من شایانی پەرستن و شایانی پشتیوانی لێکردنێک بۆ شتی شخصی و حیزبی نین بۆ گەل بۆ مەسلێکی هەیە لە ئیبتیدا لە سەرەتایی ژەڵێ بۆیە پێ دەڵێ مامە چۆلەکە یەکەم بۆ بگری منیش بۆیە لەم حیزب یا لەو حیزب پشتیوانیم کردو یا هاوکاریم کردو کە چۆلەکەیەک بۆ میلەتەکەم بگرن ئەمە سەبەبی پشتیوانی من بۆ یعنی من حیزب و ڕێکخرا و سەرکردە تەنها بە ئامرازێک ئەزانم هەموو ئامرازێکی شایانی کۆنبوون و شکان و هەڵە و لاچوون و نەمانە بە 25 حوت هەلومەرجێک بوو من پێم خۆش بۆ ئۆپۆزیسیۆن دروست بێ ئۆپۆزیسیۆنێکی عیلمانیش دروست بێت ئێمە پێویستمان بە ئۆپۆزیسیۆنێک بوو کە قسە بکە وڵاتی بێ ئۆپۆزیسیۆن وەکو شاری بێ دکتۆرە ناتوانێت دەستنیشانی بەڵام ئەو ئۆپۆزیسیۆنە ئێستا شەر قسە ئەکا باشە یعنی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ نمونە بەقەت ئەوە پێویستی بە تۆ بوو بڵێ من 25 حوت ئەوە بوو زانیم کە خەڵک داوام لێکا میلەت داوام لێکا گەنجان داوام لێکا من ینی وای لێ هاتبوو بە ماوەیەک پێش 25 حوت نەمەتوانی کەس ببینم ینی هەرچیەک ئەبوو سەرزەنشتیانە کردم ئەیانود ئەبێت تۆ قسە بکەیت بیرم لێ کردەوە لەم هەلوو بەرجا پێویستمان بە کارێکی پێویستمان بە قسەیەکەیە ئەو کاتە مەسلەکە وا گونجاوا ڕێکەوت وا باش بوو کە ئێمە ئەوە بکەین پشتیوانیمان لە بزوتنەوەی گۆڕان کرد ئەوە بوو ئێستا بزوتنەوەی گۆڕان کەوتوتە سەرپێی خۆی زۆربەی کارەکانی باشن وەکو ئۆپۆزیسیۆن زۆربەی کارەکانی باشن من پەشیمان نیم لەو کاری کە کردومە تۆڵی بەڵام ببوورە حوتی سێ هەلومەرجەکە جیاواز بوو یەکەم شت من لەگەڵ هەندێک لە برادرانی گۆڕانە ناکۆکی و ئەوانەمان بۆ دروست بوو دووهەم شت ئەوە هەڵبژاردننی تەنها هەرێم نەبوو ئەوە لە کەرکووکیژەوە دووبارە بکەینەوە لە دیالە و لە مۆسڵ و لە بەغاش کوردی لێ و کوردستان لەو ناوچانەش لە هەندێک شوێنی هەیە من پێم خۆش بوو هەموو هێزەکان هەموو حیزبە کوردستانیەکان پێکەوە یەک لیستیان هەبواە بۆ کەرکک و بەغا و مووسڵ و دیالە با بۆ هەرێمیش سنووری هەرێمیش لیستێکیان نەبواە ئەوەم پێ خۆش نەبوو کە لە کەرکک و ناوچە داگیر کراوەدا بڕاوەکانە ئێمە بکەینە بەرامبەر یەک زۆر بە تونند و باشە ینی کەواتە بەس لە بەرۆی کە بزوتنەوەی گۆڕان لەگەل لیستەکانی تران نەبوو تۆ لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لیان دوورکەوتیتەوە ئەوە یەکێک لە گیریت نەکرد یەکێک لە هۆکان بوو باشە تۆ ئەوش باوەمان بیر نەچێ مەسەلا کە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ لیستێک نەبوو بزوتنەوەی گۆڕان نەبوو بەتەنیا هەموو لایەنەکان بە تایبەتی دەسەڵات لەگەڵ لیستێک نەبوون چونکە ئێمە بیرمان نەچێ دەسەڵات لایەنە گەورەکەیە دەسەڵات کلیلەکانی بەدەستە دەسەڵات پارەی لایە دەسەڵات ڕاگەیاندنی لایە دەسەڵات پەیوەندی دەرەکی و ناوەکی لایە دەسەڵات ینی ئەگەر لیستێک نەبووە گۆڕان و لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن چۆن هەڵەیان کردووە دەسەڵات زیاتر هەڵی کردو لەوەی کە لیستێک نەبووە بەڵام ئەگەر لیستێکە بۆە من بەشداری مەکرد بەبێ هیچیش ئێستاش ئامادەم بۆ ئەو ناوچە داگیر کراوانە خواب بکە هێزەکانی کوردستانی هەمویان بگەنە ئەو ئەنجام و ئامانجەی کە نەتەوە نیشتیمان گرنگترە لە حیزب و سەرکردە ئەو وەختە من بەشداریەکەم باش باسیەوەت کە دووتت کە لەگەل لیستەکانی ترانە بووە ئەمە یەکێ بۆ لە هۆکارەکان ئەتوانی پێم بڵێ هۆکارەکانی ترچی بوون هۆکاری تر ئەوە بوون کە ئێمە لە بۆ نمونە من ئەو کاتی کە پشتیوانی یەکێتیم کردو هەر لە ساڵی هەشتاوە لە هەفتاونەوە من هەفتاهشتەوە من کۆمەڵە بووم و یەکێتی بووم لە هەشتاوە پێشمەرگە بووم هەتا ئەو ڕۆژەی کە من وتومە بە یەکێتی وتووە ئیتر نا ئەوان ئەو ڕۆژە لە من تێگەیشتن و وتیانەمە دۆستی خۆمان بۆ برادری خۆمان بۆچی ڕۆی و بۆچیوانە ئێمە کە بەشداری ئەو هەموو دڵسۆزیەمان کرد بۆ یەکێتی بە باڵی مێشێک لەو دڵسۆزیانە تێنەگەیشت یەکێتی تا ڕادەیەک ناڵێم ئێستاژ یەکێتی هێزێکە بڵێم هەموو کارەکانی خراپن یا هەموو شتێکی خراپن نا هەموو هێزێک هەموو لایەنێک خراپە و چاکەی خۆی هەیە من بڕیارمدا بوو لە ئەنجامی ئەو مەسەلانە کارێک بکەم کە حەز بکەم یەکێتی بەخۆیان بچێتەوە یەکێک لە هۆکانی پشتیوانی لە بزوتنەوەی گۆڕان بۆ دروستکردنی ئۆپۆزیسیۆن بوو بۆ پشتیوانی بوو لە بەشێک لە بیر و بۆچوونەکانی گۆڕان بۆ ئەوەش بوو کە دەسەڵاتی کوردی و لایەنەکانی تریش هۆشێک بکەن و بەخۆیانە بچنەوە ینی ئەمانە هەموو هینێک بوون پاکێجێک بوون پێکەوە بوون لەوەی کە ئێمە ئەو کارەمان کرد لە دوای ئەوە لە حوتی سێ مەسەلەکان تا ڕادەیە گۆڕان هەڵبژاردنەکە لە سنووری هەرێم دەرچوو ئەکەوتە ناوچە داگیر کراوەکانی کوردستان من هەرڵم ناوچە داگیر کراوەکان ناڵم ناوچە دابڕاوەکان دابڕاویی داگیر کراوە بەڵێ ببوورە بەس بە ڕادگرم لێرە
پرسیارەکەی من ئەوە بووتم تۆ ئەوەت بە یەکێک لە هۆکارەکانی دوورکەوتنەوەت زانی کە گۆڕان لەگەڵ لیستەکانی تردا نەبەزیوە بە یەک لیست بەس ئاماژت بە هۆکارەکانی تر نەدا بەڵێ هۆکاری تر ئاسانە ئێمە نەگونجاوین لە چ ڕێک لە ڕووی هەندیا لە ڕووی هەندێ مەسائلی فکری لە ڕووی کارکردن لە ڕووی هەڵس و کەوت و ئانە لە ڕووی ڕاگەیاندن لەوانە نەگونج وەکو ینی تۆ تێبینیت بۆ نمونە لەسەر ئەدای ڕاگەیاندنی بزوتنەوەی گۆڕان هەبوو یا تێبینیت لەسەر ئیشکردنیان هەبوو لەسەر بوو ئەمە ڕوونکردنەوەی زیاترم بڵێ ئەوە لەسەر هەمووی بوو من پێم وا بوو ڕاگەیاندنەکە ڕاستە ڕاگەیاندنێکی باش بوو بەس ئەکرایە باشتر بێ لەبەر ئەوە مەسلەی کەرکک و خانەقین و ناوچە داگیرکراوەکان ئەوان بەرنمەیان بۆ ئەوێ چۆن بوو مەسلەی کاندید ئەوان بەرنمەیان بۆ ئەوێ چۆن بوو پێناسەکانیان چۆن بوو باش با لەم خاڵا بوەستە بڵە دەنگۆی ئەوە هەبوو کە گوایە تۆ مرجت بۆ بزوتنەوەی گۆڕان داناوە کە کاندیدێکن بۆ پەرلەمانی عێراق بەڵام لە بەرەوەی تویان کاندید نەکردو لە بەرەوە لیان دوورکەوتویتەوە وەکۆڵێ نایش کوێشن ڕاست و دروستی بە هیچ جۆرە لەوانە من برادرانی گۆڕان داوایان لە من کردو چەند جار کە من چی مێوتومە هیچ داواکاریکیشم لەوان نەبووە هیچ داواکاریەک لە پارە لە پۆست لە دەسەڵات لەوە بە پێچەوانەوە هەر یەکەم ڕۆژ کە من لەگەڵیان دانیشتم پێم وتون تا 25 حەوت من لەگەڵتانە بم لە دوای 25 حەوت لە ماڵی خۆمم تەنها بۆ ئەم هەڵبژاردنە من پشتیوانیتانەکەم لەبەر خاتری میلەت لەبەر خاتری ئەو هەکەم و کورتیانەی کە هەیە یەکێتیش و گۆڕانیش ڕۆژێ لە ڕۆژان هەر کەسێک هەر سەرکردەیەکەوە 25 حوتیشتەوە بوو حوتی سێشتەوە بوو هیچ تریش دێتە پێشەوە لە هەڵبژاردننی ساڵی 2005 لە هەڵبژاردننی کەرکووکە بۆ 26 کورسەکەی کە ئێمە بردمانەوە کەشتی پێ بکەین بۆ کورد 26 کورسیمانە بوو تایسە 26 سانتیمتر کورد نەچۆتە پێشەوە لە کەرکووکە 26 کورسی کەم نییە ئەم هەموو ئەمانە با سەرکردایەتی کورد هەمویان بە منیان و تۆ چیت ئەوێ لە پۆست لە پارە لە دەسەڵات لە هەموو ئەو شتانە با یەکێکیان بێن لەم تەلەڤیزیۆنی ئێوە یا لە تەلەڤیزیۆنەکانی خۆیانەوە بڵێن ئەو داوای شتێکی لە ئێمە کردو بەڵێ ئەوان شتیان بە من داوە بەڵام من وەرم نەگرتووە ئەوان شتیان بۆ من پێشنیار کردو بەڵام من نەویستو باش تۆ باسیەوەت کردوتە لە هەڵبژاردننی 25 حوت من لەبەر خاتی خەڵک پشگیریم لە بزوتنەوەی گۆڕان کردو خەڵکێکی زۆر داوای لێ کردوڵە ئە باشە هەرو خەڵکە زۆرە لە هەڵبژاردننی حوتی سی پەرلەمانی عێراق داوایان لە تۆ نەکرد بەڵێ خەڵکی بۆ لە بە خاتی ئەو خەڵکە نەو کرد ڕاستە تۆ لە شوێنێک کە نێڵن کار بکەی یعنی ئەوە تۆ من بانکەی داوتکەی بۆ ماڵەکەی خۆت تکاو ڕجای زۆرم لێ بکەی کە من میوانی تۆ بم بەس کاتێک کە من هاتم ماڵەکەی تۆ بەخێرهاتنم نەکەی یا شوێنێکم پێ پیشان نەدەی کە من دابنشم لەسەری وەکو میوان تۆ جارێکی تر میوانداری منەکەی باشە بەڵام ینی ئەمە ئەبێ پاساوێک بۆ ئەمە هەبێ تۆکو خۆتۆک و فەرات سەنگاوی نازانی پاساوی ئەوان چییە بۆ ئەو بەخێرهاتن نەکردنی تۆ یان ئەو ڕێگە نەدانەوەی کار بکەیت ئەو نەخۆشیانەیە کە لە وڵاتانە وڵاتانی بێسیستم وڵاتانی دنیای سێ احتیکارکردنی کاروبار پاوانکردنی کاروبار پاوانکردنی هەموو بوارەکانی ژیان ئەوەی تۆ نبینی ئێمە هیچ مناڵێکەیە کە شتێ بک بڵێ خەتای من بوو هیچ مناڵێکەیە بڵێ من بووم هەر لە مناڵی ئێمە فێرە بین کە هەرچیەکە بە یەکسەڵی من نەبووم یا من خەتای من نەبوو یا ئەوانە ینی ئەو پەروەردە شەرقیی کە ئێمە هەمانە لە دنیای سێ کە ئێمە هێشتا لەسەر ئوستورە ئەفسانە ئەژین تۆ بڕۆ ژیانی خەڵک سیر کە ڕۆژانە هەمووی لەناو ئوستورە ئەفسانەکانی یۆنانی و سۆمەری و ئەوانە نقم بووە ئێمە میلەتەکانی ئەو میلەتانین کە زۆر درەنگ پێشەکەوین زۆر بە زەحمەت لە مقاوغە دەرەچین ئەو مەسەلە شخصیانە ئەو مەسەلە خۆخۆیانە ئەو مەسەلە پاوانکردانە لە هەموو لایەنەکان هەیە و لە هەموو ئەشخاصەکان هەیە کەسەکان هەیە بەڵام بە شێوەیەکی ڕێژەی نسبی ینی لە ئۆپۆزیسیۆنیش ئەم حاڵەتە بوونی هەیە ئۆپۆزیسیۆنیش طبیعیە بەشێکە لە میلەتە ئەو حاڵەتەش هەیە طبیعیە ینی من پێم شتێکی سیر نییە کە هەیە و ئێمەش ناتوانین واز و ڕزگار بین حتا کەسێک لە خۆشیە ینی منیش بە شێوەیەکی نسبی ئەو هەڵانایە ئەو نەخۆشیانم تایە وەکو وەر کەسێکی تریش باشە تۆ لەسەر و هەڵۆکەم و کوڕیانە یا لە ئەو جۆرە پاوانکردنی کە لە ئۆپۆزیسیۆنا هەیە تۆ ڕوبەڕوو ڕەخنت لێگرتوون بەڵێ ینی ڕوبەڕویان بوویتە تۆ لەسەر حاڵەتانە ئۆپۆزیسیۆن ئێمە لەبەرەوەی ماوەکە زۆر کورت بوو من تەنها 15 ڕۆژ لەگەڵ ئەو برادرانە پشتیوانیم کردو ئەوانە هینەکان ئەوەندە نەبوو ینی ئێمە دانیشتن و کۆبوونەوە شتەکانمان بەو جۆرە نەبوو کە ئێمە بەیەکەوە بین کاتەکە کاتێکی قەرەباڵغی و هاتو چۆ ماندوو بوونێکی زۆر بوو
من بەنسبەت خۆمەوە ترسیتیان نەبوو بەس یعنی ترس و لەرزیشە بۆ تەشەنج و گرژی و ئەوانەش هەبوو بە هەر حاڵ ماوەیەکی کورت و کەم بوو بەس من بە نووسین پێشتریش قسەم کردووە دوای ئەوەش قسەم کردو هەر لەو کاتانەشە تا ڕادەیە قسەی خۆمانمان کردووە ساڵی 2005 تۆ سیدیەکت بۆ یەکێتی نیشتمانی کوردستان تۆمار کرد تایە جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان بە شێرە ژیرە پیرەکە وەسفەکەیت هەستت چی بوو کە لە هەمان کاتە تۆ لە شوێنێک بانگەشەی هەڵبژاردن بۆ بزوتنەوەی گۆڕانەکرد لە هەمان و شوێنە ئۆسیدی تۆش لێدرایەوەکو بانگەشەی هەڵبژاردن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئەو سیدیە ئەوە بۆ مامجلال شخصی مامجلال نەبوو شێرە ژیرە پیرەکەم مەبەستم یەکێتی نیشتمانی کوردستان بۆکو هێز ئەوە یەک دووهەم وەکوتم ئەو کاتانە بۆ یەکێتی یا دوای ئەوەش بۆ گۆڕان یەک نوکە دەرزی مەبەستم نە ئەو حیزبە بووە لە ئەو لایەنە بووە نە ئەشخاصەکانی بووە وەکوتم ڕێکخرا و لایەن هەتا سندیکایەکی ڕۆژنامە نووسان یا هەر سندیکە ئەمانە هەموو ئامرازن من شێرە ژیرە پیرەکە مەبەستم یەکێتی نیشتمانی کوردستان بووە 100% بەڵام ئەوان ئەتوانن لەو کاتێک کە تۆ ئەڵەی مۆنتاجی بکەن لەگەڵ یەکێکە کە خۆیان مەبەستیان بێ بۆ نمونە من لە یەکێک لە وتارەکانە هەر لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی یەکێتیەوە کە لێ ئەدرا باسی گەندەڵەکانم ئەکرد و ئەوان ئەچوون ڕسمی کۆمەڵێ هینی جوندل ئیسلام ئەوانیان لەو کاتە پیشانەدا باسی هەڵۆمە کرد ئەوان یەکێک لە سەرکردەکانیان لەو کاتە پیشانەدا من مەبەستەکانم مەجازین یعنی من هەڵۆ مەبەستم ئەو کەسەیە کە دیفاع لەگەل و نیشتیمانەکە بۆ نمونە پێشمەرگا مەبەستم ئەو کەسێک کە دیفاع لەگەل و نیشتیمانەکە ئەتوانی تۆ بڵێ مەسەلەن پێشمەرگەی قارەمان ئەو کەسێک هەڵبژێرە وێنەکەی لەو کاتەدا بنێ بە دڵی خۆی خەڵگوازانێت تۆ مەبەست ئەو شخصەیە ئەو مۆنتاجەکرێ تۆی پێشتر ئاماژت بەوەیە کە تۆ لەبەر ئەوەی لەبەر کورد یەکێتی بوویت بە دڵنیایی ئەی باشە ئێستا پەشیمان نیت لەو سیدێکە ئاوا بە وەسف و هێنی یەکێتی نیشتمانی کوردستان نووسیوتە ئەو کاتە پێم وا بووە ئەو کاتە بۆ ئەو زەمەنە ئەو ڕاست بووە هەڵبژاردن بۆ بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان ئێستاش بۆ یەکێتی یان بۆ گۆڕانیا بۆ هەر هێزێکی کوردی کە ڕوبەڕووبوونەوەکە ئەبێتە بەرامبەر بە داگیرکەر ئەوە شتێکی جیاوازە تۆ دیفاع لەگەل و نیشتیمانەکەتەکەی حاڵی حاضر ئەو هێزانە هەن نوێنەری کوردن کە دێتە سەر مەسەلەی دیفاعکردن لەگەل و نیشتیمان لە بەغدا یا لە تاران یا لە ئەستەموڵ یا لە ئەوروپا کە مەسلەی کورد و داگیرکەر کورد و لایەنێکی بێگانە دێتە پێشەوە تۆ ناچارە بی هەڵوێستێک وەرگری کە لەگەڵ ئەو لایەنەبی ئەمە مەسەلەی دەرەکیە کاتێک کە مەسەلە دێتە ناوخۆ مەسەلەکانە وردە بنەوە بن بەشتی وردەکاری بۆ نمونە کاتی خۆی ئێمە لە شاخ و لە خەبات و لەوانە بەرامبەر بە حکوومەتی عێراقی خەباتمانە کرد پێمان خۆش بوو بە هەموو جۆرە سیستم و ڕژێم و ئەوە چاکیش بکا بڵێن خراپ ئەمە بڕیارماندا بوو کە حکوومەتی عێراقی چاکیش بکا بڵێن خراپ بەڵام ئێستا جیاوازە ئێستا ئەمە ناو خۆیە چاک بکا پێویستە پێی بڵێ چاک خراپیش بکا پێویستە پێی بڵێ خراپ یعنی ئێستا تۆ ئامادەیت جارێکی تر شتێکی ئاوا بۆ یەکێتی نیشتمانی کوردستان تۆمار بکەیتەوە هەلومەرج ئەزانێ مەسەلەکە ڕوبەڕووبوونەوە ئەزانێ بۆ نمونە لە کەرکووکە لە کەرکووکە ئەگەر هێزەکان یەک بن من پێم خۆشە لە کەرکووکە بۆ نمونە هەڵبژاردنێک بکرێ لەوێ بدیفاع بێ لە کورد و کوردستان ئەوە لێکولی حادیسین حەدیث نازانیت بۆ داهاتوو چی ئەبێت تا بڕیار بدەی بڵێ من واکەم بەڵام من بڕیارم داوە لە ناخی خۆمەوە لە دڵی خۆمەوە بڕیارم داوە هینێکی گەرمیانی هەیە ئەڵێ لە گورگان گورجی لە مێشان مێشی حەز بکەی شێخی حەزکەی دەروێشی ئەمە ئیشی من نەبووە ئیشی من ئەوە بووە دیفاع لەگەلەکەم لە هەموو شوێنێکە شعرێکی هین هەیە هەیە من ئەڵێ لە شایدا لە کاتی هەڵپەڕینە لە کۆڕی گریان و ماتەموشینە ئەمن ئەی نیشتیمان هەرتۆم لە بیرە لە جێژوانە نازانم چی لە کوێر یعنی لە هەموو شوێنەکە ئەوە کاری من بووە دوای لایەنەکان ڕاگەیاندنی لایەنێک کادری لایەنێک چۆنی بەکارهێناوە چی وتووە مەسەلەن لە هەڵبژاردننی حوتی سێ پێش حوتی سێ هەردوو لایەنەکە بە هاوڕێی خۆمیتیای برادری خۆمیتیای داوای نەکرد کە کاسێت و بەرنمەکانی من لێ بدەنەوە منیش وتم بەکاری مێنن دوایی سیرم کرد بە تەلەفۆن بە ئەوە هەواڵم بۆ هات هەردوو لایەنەکە لەسەر جادە لێدەن هەردوو لایەنەکەش لە ڕادیۆ و لەم لەولە لێدەن بۆ بانگەشە باشە دوای بوو بەوەتم کاکە چی لێدەن لێ بدەن بەڵێ دوورکەوتنەوەی تۆ لە هەڵبژاردنەکانی حوتی سەیە قسە و باسێکی زۆری دروست کرد کە فەرهاد سەنگاوی بڕێک پاری زۆری وەرگرتووە
ڕاستی زۆر ناشرینە ئەو کارانە زۆر ناشرینە تۆ میلەتی خۆت یا کادر و ئەندامی خۆت یا سەرکردەی خۆت هی هەموو لایەنەکان بڵێ من مەبستم ئەمڕۆیە وەکو جاش پەروەردە بکەی بە پارەیش بکە یعنی ئەوە شتێکی ناشرینە خەڵک پێویستە بۆ گەل و نیشتیمان بۆ بیر و باوەڕ بۆ مەبەستی فکری و سیاسی و ئەوانە بۆ بەرژەوەندی گشتی کار بکات تۆ نابێ خەڵگوالێ بکەی لەگەڵ ئەم حیز ببێ لەگەڵ ئەو لایەنە بێ بۆ پلە و پایە بۆ پارە من لە ئەوروپا لە دوای حوتی سێکە هاتمەوە لە ماڵێک دانیشت بووم خانوویکی قوڕ بوو ئازاری گەدە و مەعیدە ئەوانم هەبوو نانێکیان بۆ وتم نانێکی ڕقم بۆ بێنن خانوویکی قوڕ نانێکی ڕق دانیشت بووم هاوڵاتیە کاتە ژوورەوە و زۆری پێخۆش بوو ماچی کردم و دانیشتین و ئانە وتی قسەیەکم بیست و قەت باوەڕ ناکەم قسەیەش ڕاست بێ بەست خوا با خۆت پێم بڵێ وتم بڵێ وتی ڕاستە نازام ئەوەنە سەد دەفتەر دووەرگرتووە کە ئەم جارە قسەنەکەی حوتی سێ منیش بتم سەیری خان و قوڕەکە و سەیری نانە ڕقەکە کە ئەمە هی ئەوەنە سەد دەفتەرە خوا بتگرێ باشە بەڵام بڵگەی خەڵک بۆ ئەو قسەیە ئەوەیە کە تۆ دوو جار جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستانت بینیوە لەو کاتە بەڵام وەڵامەکەت هەڵگرە بۆ دوای هەم ناوبڕە ناوبڕێکی کورتووە گەڕێنەوەلاتە